خۆدا ئازیزان لە تەوەری دۆم لەگەڵتان دەبین لەم تەوەردا باز لە بابەتێکی دیکە دەکەین بێگومان زۆرن لەوانەیە کە حەز بە بەخێوکردنی باڵندە دەکەن و جۆرێک لە جۆرەکانی باڵندە لە ماڵەوە ڕادەگرن لەلای خۆیان بەڵام ئایا لە وەرزی گەرمادا بەخێوکردنی ئەم باڵندانە دەبێت چۆن بێ گرنگی پێدانیان دەبێت چۆن بێت چونکە وەرزەکە گەرم دەبێت و ئەمانیش لەوانەیە هەستاریان بە گەرما هەبێت و بزانین شێوازی پێدانی خواردن لە وەرزی گەرمادا جیاوازە لەگەڵ وەرزەکانی تردا یاخود ئەو جۆرە خۆراکی کە پێی دەدرێت لە وەرزی گەرمادا فەرقی هەیە لەگەڵ وەرزەکانی تردا یاخود هەمان جۆر خۆراکە وەروەها بەخێوکردنەکەی لە وەرزی گەرمادا ئایا پێویست دەکات بخرێنە بەر تیشکی خۆر ئەم باڵندانەش وەکو مرۆڤ پێویستیان بەوەیە کە تیشکی خۆر وەربگرن بۆ ئەوەی سوود لە تیشکی خۆر ببینن یاخود نەخێر تیشکی خۆر زیانیان پێدات وایان لێکات کە ژیانیان بەرەو مەترسی بڕوا و هەروەها باس لەوەش دەکەین بزانین ئایا پێویستە لەم وەرزەدا چۆن گرنگی بە شۆردن و پاکردنەوە و شێوازی فێنکردنەوەی ئەم باڵندانە بدرێت کە بێگومان ئەوانیش هەست بە گەرما دەکەن و پێویستە کەشێکی فێنکیان بۆ فراهەم بکرێت وایە بزانین ئایا دەکرێت ئەمان خۆیان ڕابێنن لەگەڵ گەرمادا چونکە زۆرجار هەندێک باڵندە هەیە لە شوێنێکدایە کە دەکرێت تا ڕادەیەک شوێنەکە گەرم بێت و هەروەها بابەتی فێنکەرەوە بەردەست نەبێت بۆ منە لە بازاڕەکاندا و لە دوکانەکاندا دەبینین زۆرێک لە دوکاندارەکان باڵندەیان لەلا هەیە و بەخێویان دەکەن لە کاتی سەرقاڵی بە کاسپەکانەوە و ئایا دەکرێت ئەمانیش خۆیان ڕابێن لەگەڵ گەرمادا ئەو گەرمایی کە لە دەرەوە بەریان ئەکەوێت وەکوونیە کە لە ماڵێکدا بێت ئایا جیاوازی هەیە گفتوگۆ دەکەین لەسەرم بابەتە و زانیاری وەرزە دەخەینە ڕووم بە میوانداری سۆران جەمال شارەزای بەخێوکردنی باڵندە کە لە شوێنی کارەکەی خۆیەوە لەگەڵمانە سڵاوە لەبێ کاک سۆران سوپاس بۆ دەرفەتەی کە پێداین سەرتاپال لەوە پرسیار بکەم کە بزانم ئایا جووری ئەو باڵندانەی کە هاوڵاتیان حەزیان هەیە بووی بەخێوی بکەن چەند جۆرن؟ بەڵێ جۆرەکانی باڵندە لە کوردستان زۆرن ئەتوانم بڵێم هەموو جۆرەکانی باڵندە ئێستا بە خۆشحاڵیەوە لە کوردستان هەیە کە ئێمە پۆلیۆنانەکەین بە دەن و ڕێگەکان و دەن و قەوسەکان هەروەها پەلەوەریش کە کۆتر و مریشکی شەگرێتەوە ئێستا ئەوەی کە لە جیهانە هەیە لە کوردستانیشا هەیە و هەمووشی بەرهەمی لێ ئێنرێ و بە خۆشحاڵیەوە لەم کەش و هەوایەدا بەخێوکردنی باڵندە چۆنە ئەرکێکی قورستر نییە بۆ ئێوە کە باڵندە بەخێواکەن؟ بەڵێ خۆی لە هەموو جیهانە باڵندە بە هەموو هەر چوار قۆناغەکەی ژیانیا ئەڕوا با بڵین بە پێی وەرزەکانی ساڵ کە بەهار و هاوین و پاییز و زستانە باڵندە سروشتی خۆی وایە خواوای دروست کردووە کە بەرگەی پلەی گەرمای بەرزی شەگرێ و بەرگەی پلەی گەرمای نزمی شەگرێت گرنگەوەی کە ئێمە لە کوردستانە ئەوە تێ بگەین باڵندە کە ئێمە ئەچینە وەرزی گەرماوە ئەو وەرزەیە کە پەڕەکەی ساڵانە یەکجار ئەگۆڕێ ئەو پەڕە کۆنەکەی فڕێ ئەیات پەڕی نوێ لە جێگەی دروستە بێتەوە پێویستی بە پلەی گەرمای بەرزەیە گرنگ ئەوەیە چەند پلەی گەرما بەرز بێ باڵندە هیچ کێشەیەکی نییە بەس ئەوەنەیە کە لە شوێنێکا بێت چکە ئێمە لە شوێنێکی داخراوە بە خێویانەکەین یا تەنانەت لە دەریشەوە گەر بە خێویکەین بتوانین ئەو شوێنەی کە تایان هەوا گۆرچێ هەبێت یاخود بە درێژایی ڕۆژەکە بە ڕاستەوخۆ هەتاویان لێنەیە هەر ئەوەنەیە کە بتوانێت ئۆکسجین وەربگرێت و هەروەها باشترین چارەسەریش ئەوەیە کە ئێمە لە شوێنێکا بێت سێبەری هەبێت زایدەن ئاوێک هەبێت کە بتوانێت مەلەی تیا بکات چکە ئەو خۆی سروشتی وایە کە هەست بەوە ئەکا ئۆکسجین کەم بۆتەوە یاخود کە هەستەکا با بڵین پلەی گەرماز زۆ بەرز بۆتەوە مەلە ئەکا بەو مەلەکردنە هەم ئۆکسجینی ژوەرەگرێ و گرنگەوەی کوتمان لەبەر سێبەرا بێت لە شوێنێکانە بێ هەواکەی یاخود قەتیسما و بێ هەوا گۆرچێنە بێت باڵندە سروشتی خۆی وایە پلەی گەرمای بەرزەگرێ و هیچ کێشەیەکی نیە و کوتمان گرنگەوەی ڕاستەوخۆ لەبەرە تاو دانەنرێت. بەڵێ باشە کاک سۆران ئایا باڵندەش پێویستی بەوەیە کە سوود لە خۆر وەربگرێت و بۆ ماوەیەکی دیاریکراو بخرێتە بەرخۆر و ئەگەر پێویستی پێێتی پێویستە لە چ کاتێکدا باڵندەکان بخرێنە بەرخۆر؟ بەڵێ باڵندەش هەر بە هەمان شێوەی مرۆڤە پێویستی بە ڤیتامین دیە کە لە ڕێگەی خۆرەوە وەریگرێت کە زۆربەی ئەندامەکانی لەشی پێویستێتی چ بۆ کاری هەزمکردن بێ چ بۆ ئێسکی بێت پێویستی پێیە کە ئێمە ڕۆژانە بەلایانی کەمەوە ئەگەر بۆ دەخولەکیش بێت بەخپی خینە بەر خۆری بەیانیان یا خۆری ئێواران چکە ئێمە باسی هاوی نەکەین و لە وەرزەکانی کەشە هەر بە هەمان شێوەیە گرنگەوەی باڵندە بە بەردەوامی ئەبێ هەتاو لی بات
چ لە هاوی نابێت چ لە زستان نابێت یا لە بەهارا بێ لە پاییزە پێویستی بە تیشکی خۆر هەیە هەر بۆیە لەسەر ئاستی گیانیش با بڵین کۆمپانیای تایبەت هەیە بۆ ئەو بەڕێزانەی کە باڵندە بەخێوەکەن شوێنەکانیان هەتاو نایگرێتەوە یاخود لەبەر هەر هۆکارێک بێت ناتوانن باڵندەکانیان بخەنە بەر تیشکی خۆر گڵۆبی تایبەتیە کە تیشکی سەر و وەنەوشەی و خوار وەنەوشەی کە 12.2 بە 11.5 ئەو گڵۆپەیە بێ بۆ دابنرێت بەلایەنی کەمەوە ڕۆژی یەک کاتژمێر ئەو گڵۆپەیان بۆ دابنرێت لەبەروی تیشکی سەر و وەنەوشەی و خوار وەنەوشەی ئەیال باڵندەکە و لەشی پێویستێتی هەم بۆ پەڕی هەم بۆ پێستی هەم بۆ کردداری هەزمکردنی هەم بۆ ئێسکیشی. زۆر باشە لە ڕووی خواردنەوە ئەو دانانی کە ئەدرێت بە باڵندەکان ئەبێت چۆن بێ ئایا بەپێی جۆری باڵندەکان ئەگۆڕێەوە ڕێنماییتان چییە بۆ پێدانی ئەو دانانی کە تایبەتە بە باڵندەکان و شێوازی ئاودانیش پێیان زۆر جار دەوترێ بێ ئاوەکەیان زوو بۆ بگۆڕە بۆی کە سەلامت بن ئەم باڵندانە. بەڵێ خۆراکی باڵندە بە درێژایی ساڵ هەمان خۆراکە کە ماڵین خۆراک مەبەستمان لە خواردنی تۆکەیەتی چکە ئەو باڵندانەی لە سە ئەتوانین بڵین 99.2 ئەو باڵندانەی ئێمە بەخێوەیەکەین هەمویان تۆخۆرن تۆ ئەخۆن ئەو تێکەڵی کە ئیرێتێ بە درێژایی ساڵ هەمان تۆوە یاخود هەمان تێکەڵە تەنها ئەوەی کە ئەگۆڕێ خۆراکی تەواوکەرەکەیەتی کە پێکاتوە لە ڤیتامینات و لە کانزاکان و لە پرۆتین و لەوەی کە بەپێی قۆناغەکەی پێویستێتی کە ئێمە گرنگە ئەمە بەپێی قۆناغەکان بگۆڕێت بەپێی شێوازی بەخێوکردن هەروەها بۆ میوەش هەموو جۆرە میوەکان ئەتوانرێ بیرێ بە باڵندە بەڵام بە شێوەیەک بیرێتێ کە ئەبێ ڕەچاوی ئەوە بکرێ میوەیەکی پاک بێ میوەیەک بێت ئەوە نەمێنێتەوە لە بەردەمی باڵندەکە چکە هەمومانەزانین هەموو جۆرە میوەکان تەنانەت سەوزەش لەبەرەوەی تەڕە لەبەروی تەڕی تیاچکەمە بۆی ئەکەین یاخود بۆی ئەبڕین کە دایانین ئەوەنە لە بەردەمی باڵندەکە بمێنێتەوە کە بەکتریا و بابڵی مشەخۆر و یاخود کە ڕوو هەڵنێنن ئەگەر بشتوانین یەکێک بیاوێ باڵندەکەی بە بەردەوامیش میوەی یاخود سەوزەی باتێت ئەبێ بە تایبەتی لە هاوی ناچکێمە لە وەرزی هاوی ناین ئەبێ بۆ ئەوەنە داینێ لە بەردەمی باڵندەکە لە نیو کاتژمێر زیاتر لە بەردەمیان نەبێت بۆ ئەوەی یاخود ڕۆژی چەند جارێک بە تازایی بیاتێ و کووتمان لەبەرەوەی بە بۆنی گەرماکەەوە تێک نەچێت یاخود کە ڕوو یاخود بەکتریا یاخود هەر شتێکی کە بێت نەیگرێتە خۆی. بەڵێ کاک سۆران باسی مەلەکردنی باڵندەکانت کرد پێویستە شازی مەلەکردنی باڵندەکان چۆن بێت و هەندێک کەس هەیە کە ئاوپژنی باڵندەکان دەکەن ئایا ئەمە کارێکی دروستە بۆ باڵندانێک کە بەخێو دەکرێت ئەنجام بدرێت؟ ببوورە یەکەم پرسیار تێ نەگەیشتمە وتم کە شێوازی مەلەکردنی باڵندەکان پێویستە چۆن بێت ئایا کاتێکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کەسەکە باڵندەکە بکاتە ناو ئاو مەلە بکات یاخود پێویستە بەردەوام قاپێک دابدرێت لە ئاو بۆ ئەوەی کە هەچ کاتێک باڵندەکە حەزی کرد مەلە بکات وە پرسای دۆمیشم ئەو بوو کە هەندێک کەس ئاوپژنی باڵندەکانیان دەکات ئایا ئەم ڕێگایە دروستە؟ بەڵێ مەلەکردن بە دڵنیاییەوە بۆ باڵندە لە هەموو وەرزەکانە زۆ پێویستە بە تایبەتی ئێمە ئێستا لە وەرزی هاوی ناین کە وەرزی پەرگۆڕینەتی ئەگەر بکرێت ڕۆژانە ینی هەموو ڕۆژێک باڵندە مەلەی پێ بکرێ ئەمە شتێکی زۆ باشە چونکە سروشتی باڵندە ئەوەی کە باڵندە ڕائگرێت بە پێی قەبارە و جۆری باڵندەکان تۆزێکی هەیە و با بڵین و چۆن ئێمە لە مرۆڤ ئاڵین کڕێش ئەوانیش بە هەمان شێوە لەو شێوە کە ئێمە زۆر کەس پێڵێ تۆزە بەڵام ئەوە کڕێشی لەشی باڵندەکەیە ئەگەر ئێمە ڕۆژانە مەلە بکەین بە باڵندە لە وەرزی بە تایبەتی پەرگۆڕینیا زۆ باشە هەندێ باڵندەشەیە خۆی فێر نەبووە یاخود فێر نەکراوە یاخود سروشتی خۆی وایە کە مەلە ناکات ئێمە مەلەکردنە توانی لە قاپێکا بێ کە بۆی دانین خۆیان مەلەی تیاکەین بە ئەوام ئەوەی کە گرنگە ئەوەی باڵندە بە خێوەکە بیزانێت کاتێک قاپی مەلەکردن بۆ باڵندەدا ئەنین ئەبێت ئەو قاپە زوو بگۆڕێت یاخود خوێی تێبکرێت یاخود سرکەی تێبکرێت ئەم دوانە زۆ باشە ڕێژەیەکی کەم بۆ نمونە بۆ هەموو لیترێک ئەتوانی کەوچکێکی چێشت سرکەی سێوی تێبکەیت هەم بۆ تاقیمکردنی پێست و پەڕی باڵندەکە یاخود بە تایبەتی پێستی هەم بۆ ئەوەشە کە بریسکەیەک بە پەڕی باڵندەکە هەم بۆ ئەوشە باڵندەکە کاڵین خوێی تێکرێ بۆ ئەوەی نەیخواتەوە چکە
کاتێک ئەو باڵندەیە مەلەعکا لە ئاوەکە و ئاوە پیسە بێت چ بەو کڕێشە بێت یاخود چ بەو پیسایی کە پێوێتی پیس ئەبێت لەوانەیە دوای ئەوە کە مەلەیک تەواو کردو خۆی وشک کردەوە کە ئاوکە بخواتەوە لەوەش گرنگتر ئەوەیە کە ئەبێت ئەوەی باڵندەی هەیە بە تایبەتیەوەی لە ماڵەکانە بەخێوێکەن کاتێک باڵندە مەلەعکات بە هیچ شێوەیەک ڕاستەوە خۆ نەیخینە بەر هەوا چم و بەری دەبێت سپلیت بێت چونکە ئەوە نەخۆشی ئەخات هەر بۆ مرۆڤیش بە هەمان شێوەیە بە تایبەتی مناڵ بەڵام بۆ بە پەمپ مەلەی پێ بکەین هەنێ باڵندەیە سروشتی خۆی وایە یاخود فێر نەکراوە کە مەلە ناکات لەو کاتەیە زۆر ئاسایی ئەتوانرێت بە پەمپ مەلەی بکرێت پێ بکرێت لە هەموو کاتێکیشا ئەو پەمپە وا باشتێکە کە بە پەمپەکە مەلەی پێکەین بیخینە بەر هەتاو بۆ ئەوەی زوو شک بێتەوە و لەوەش گرنگتر ئەوەیە لەو کاتەی بە پەمپ مەلە بە باڵندە ئەەکەین ئەگە قاپیش بێت ئەبێت دانەکە بە شێوەیەک بێ ئەو ئاوایە خوددانەکەی تەڕ نەبێت بۆ ئەوەی دوای ئەوە نەوەکو کەڕوو هەڵبێنێت یاخود کێشە بۆ باڵندەکە دروستکە. کاک سۆران کاتێک باڵندەکان نەخۆش دەکەون یان کاریگەرە بن بە گەرما هیچ نیشانەیەکیان پێوە دیارە کە ئەم باڵندەیە ئیتر دیارە کاریگەر بۆ بە گەرماکە و نەخۆش کەوتووە و پێویستیشە لە چی شوێنێک ماڵدا دابنرێن بۆ ئەوی کە نەخۆش نەکەون هەندێک کەس هەیە ئەی کاتە سێبەرێک لە حەوشە دایانێ هەندێک کەس هەیە لە ژوورەوە لە لای گوڵ و گوڵزارا دایانێ هەندێک کەس هەیە لە بەرزاییە ئایا ئەو شوێنی کە دایانێ کاریگەری هەیە لەسەرەوەی کە باڵندەکە نەخۆش نەکەوێت؟ وەکووتمان باڵندە سروشتی خۆی وایە کە بەرگەی پلەی گەرمای بەرز و بەرگەی پلەی گەرمای نزم ئەگرێت بە شێوەیەک بە تەدریجی یعنی بە قۆناق بچێتە ناو قۆناغەکانەوە مەبەسمان لە چییە ئێمە هەمومانەزانین ئێستا پلەی گەرما زۆر بەرزە بەڵام کاتێک کە ئەچین بەرەو پاییز وردە وردە پلەی گەرمادا ئەبەزێت لە دوایەوە هەر وردە وردە پلەی گەرما با بڵین سار دەبێت بەم شێوەیە باڵندە سروشتی خۆی وایە بەرگە ئەگرێ بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێمە تێبگەین باڵندە لە گەرما هیچ کێشەیەکی نییە بە مەرجێک ڕامانێ نابێت بە شێوەیە بێ ڕاستە و خۆی من نەخێنە شوێنێکی گەرم و بڵین لەبەروی سروشتی باڵندە وایە گرنگ ئەوەیە باڵندە ئەو شێوەی کە ئەو شوێنەی کە تایەتی کاتێک پلەی گەرما بەرز ئەبێتەوە هەر چەندێک بەرز بێتەوە لای گوڵ و گوڵزار بێت شوێنێک بێ سێبەر بێت با بڵین درەختی لێ بێت لی نەبێت گرنگ ئەوەیە ئەو سێبەرێک هەبێت کە ڕاستە و خۆ هەتاوەکە لی نەیات چونکە خۆشمان بە هەمان شێوەین کاتێک کە ئەچینە دەرەوە ئەگەر سێبەرێکە بێت لەبەر سێبەرێکە ئاوەستین پلەی گەرماش چەند گەرم بێت کێشەمان نییە ڕاستە بێتاقەتە بی بێزار ئەبی بەڵام ناگاتە ئەوەی کە ئێمە بخنچێ چونکە خۆی کە ئەخچێتە بەر هەتاوەکە لەبەرە تاوەکە تیشکی خۆرەکە بەڕاستە و خۆ لێە ئۆکسجینی لێ ئەبرێت یاخود تووشی با بڵین ئەوە ئەبێت کە تیشی خۆر بەڕاستەوە خۆی یا لەسەری تووشی ئەوەیەکە لەوانە جەڵدە لی باد لەوانەیە تووشی ئەوە بێت بۆیە پێویستە باڵندە لەو شوێنی کە لێتی یەکەم شت سێبەری لێبێ دووهەم لە شوێنێکی شابێت پستانی هەوا وای لێنەیە هەوا گۆرچێ نەبێت با بڵین ئۆکسجین نەمێنێت بۆ نمونەیمە کاتێک لەم گەرمایە باڵندە ئەیگوێزینەوە لەبەرە جۆکارێک بێت تۆ پێویست دەکات بۆ ماوەی 5 خولەک باڵندە بەر لە ڕێگەی سیارەکەتەوە ینی لە ناو سیارەکەتەوە بیگوێزینەوە بۆ شوێنێکی کە یا زیاتریا کەمترە لە ماوەی چەند چرکەیەکە ئەگەر سیارەکە داخیت و هەتاوی لەسەر بێت ئەو باڵندەیە ئۆکسجین نامێنێت و لە ناوە ئەمرێ کە ئەمەش ئێمە زۆر جار بەو بە ڕێزانە ئەڵین تکاتان لەکەین کاتی باڵندە گواستنەوە باڵندە لە ناو سیارەکان تا بەنا بەجێمێڵن یاخود ڕاستە و خۆ کە سیارەکە لەبەر هەتاوایە باڵندەکە و فرێمێرە ناو سیارەکەەوە چکە لەو کاتە وکووتمان سی ئەو بچووکە وکو سی مرۆڤ نییە با بڵین توانای خەزمکردنی نییە لە ناو سیەکانیان ئەبێتەوە کاری ئەوەی بمرێکە کە زۆر جار ئێمە باسیەوەمان کردو ئەوەی کە گرنگە باڵندە لە هەر شوێنێکا داینێ لە هەر شوێنێکا بێ هەوا گۆرچێ هەبێت ئاوی مەلەی لێبێت یاخود سێبەری لێبێت پلەی گەرماش چەند بەرز بێتەوە هیچ کێشەیەکی نییە بە دڵنیای تا 45 دەرەجەش هیچ کێشەیەکی نابێت لەبەرەوەشەی بینین ئەو باڵندانە لە سروشتا زۆر بە ئاسایی لەو پلە گەرما بەرزانە ئەژین کە ئەتوانین بڵێ ئێمە لە سلێمانین لە هەولێر پلەی گەرما لە سلێمانی بەرزترە لە ناوڕاست و جنوبی عێراقیش زۆر لێرە گەرمترێکە بەڵام باڵندەی سروشتیش ئەژی و هیچ کێشەیەکی نییە و کەسیش نەیبینی و لەسەر جادە باڵندەیەک بمرێت کە بەهۆی گەرماوە بێت.
زۆر کەس هەیە کە باڵندەکەی ئەباتە ژوورەوە لە بەردەم هەوای موبەریدا یاخۆ سپلێت یان پانکەیەدا ئەنێ ئایا ئەمە کاریگەری ئەم هەوایە لەسەر باڵندەکە دەرئەکەوێت؟ بەڵێ یەکەم شت کاتێک کە ئێمە ئەو کارە ئەکەین و کووتمان ڕاستە و خۆ نەبێت، یعنی باڵندەیەک ڕاهات بێ بە گەرما نابێ ببرێتە بەر ژوورەوە کە موبەریدی لێبێ ئەوەی لێبێ. ئەوەی کە باڵندە بەخێوەکە چ باڵندەی ماڵی بێت چ کە بۆ بەرهەمهێنانە ئەبێ یەک شت ئێمە بیزانین، باڵندە ئێمە بەدەست خۆمانە وا بە خێویکەین و چۆن لە سروشتا ئەژی یاخود وکو دەواجنی لێ بکەین. ناکرێ باڵندە تۆ بە شێوەیە ڕابێنی بە درێژایی ساڵ هەمان پلەیە بێت، چونکە باڵندە بە پلەی گەرما و ڕووناچی ئەچێتە قۆناغەکانی ژیانیەوە، چ قۆناغی توولەک کە پەرگۆڕینە لە هاوینایە، دوای ئەوە قۆناغی پشووە کە زۆرترین کاتژمێر ئەنوێ کە ئەویش لە پاییزایە، لە دوای ئەوە زستانێت، دوای ئەوە قۆناغی ئامادەکردنە ئەنجا قۆناغی زاوزێتی. ئەمانە هەمووی کە ڕوو ئەیاد لە ژیانی باڵندەیە لە سروشتا هەمووی سێ هۆکاری سەرەکی هەیە: ڕووناچی، پلەی گەرما لەگەڵ خۆراک. ئەبێ ئەمەوە بزانین کاتێک ئێمە باڵندەکانمان بە درێژایی ساڵ وا ڕائێنین لە شوێنێکا بێ بە پێی با بڵین پلەی گەرمایی لە بینی بۆ نمونە 20-25 سیە یاخود 15-20 ئەو باڵندەیەک و باڵندەیەکی دەواجنی لێ و قۆناغەکانی ژیانی بە شێوەیەکی تەندروست با بڵین ناچێتە قۆناغەکانەوە و کێشە دروست دەکات. باشە کاک سۆران، باسی پەرگۆڕینت کرد کە لە وەرزی هاویندا دەبێت. ئایا پێویستە بەخێوکەرانی باڵندەکان لە کاتی پەرگۆڕیندا چۆن ئاگاداری باڵندەکان بنووە چی بکەن بۆ باڵندەکانیان کاتێک کە پەرکانیان ئەگۆڕن؟ بەڵێ لە کاتی پەرگۆڕینا کە پێی ئەڵین ئێمە لە کوردستان پێی ئەوترێت توولەک کە ساڵانە جارێک بە شێوەیەکی تەندروست، یعنی باڵندەیەکی تەندروست ساڵی جارێک ئەبێ پەڕەکەی بگۆڕێ لە وەرزی هاوینە، ینی لە وەرزی گەرما. ئەوانەی کە باڵندە بەخێوەکەن لە ناو ماڵەکانە زۆربەی کات کێشەی ئەوانەیە ئەم پەرگۆڕینە ساڵی چەند جارێک ڕوئەیات، یاخود لە کاتێکا ڕوئەیە کە ئەبێ باڵندەکە بچێتە قۆناغی زاوزێەوە. ئەمە هەمووی هۆکارەکەی ئەوەیە کە بە باڵندەکانمان بە شێوەیە بەخێوەکەین پلەی گەرما کە بەرز ئەبێتەوە فێنکەرەوەی بۆ دانین، کە پلەی گەرمادا ئەبەزێت گەرمکەرەوەی بۆ دائەنین. ئەبێت ئەوەی کە بیزانین لەم قۆناغا باڵندە سروشتی خۆی وایە، خوای گەورە بەو شێوەیە دروستی کردووە، لەشی ئەم باڵندەیە پێویستی بەوەیە پلەی گەرمای بەرگەی پلەی گەرمای بەرز ببگرێت بۆ ئەوەی بتوانێت لە داهاتووە بەرگەی پلەی گەرمای با بڵێن نزمیش بگرێت. پەڕەکەی پێویستی بەوەیە کە پلەی گەرمای بەهێز هەبێت بۆ ئەوەی کە لەشی بتوانێت ماسوولگەکانی بەهێز بێ، ئێسکی هەمووی ئەوەی کە هەڵەیە بە خێوکەر ئەیکات کە بەڵێن باڵندەکەی ئەپارێزیە لە گەرما، کە ئێماڵین ئەیپارێزیە لە گەرما مەبەستم ئەوەی ئەو حساب بۆ خۆیەکە. ئەگەر ئێمە بگەڕێینەوە، ئەمە هەروەکو نمونەیەک حەزەکەم ئاماژەی پێبین، ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ ساڵەکانی با بڵین سەرەتایی کە لەوانەیە باو باپیرانی ئێمە تیاژیاون، چ لە دەرەوەی شارەکان بێت چ لە ناو شارەکان بێ، خۆ ئەو کاتە سپلیت و موبەریدە نەبووە، خۆ ئەو کاتە کۆمەڵێشت نەبووە، خەڵک گەرما بۆ بەچلەی هاوین لە دەشتا بووە درێنەی کردووە یاخود ئاگای لە بەروبوومی بووە، نووسووە لەژێر کەپرێکا بە نیوەڕۆ نووسووە. ڕاستە لەوانەیە زۆر کەس بڵێ پلەی گەرمای زەوی ئێستا وەکو جاران نییە، بەڵام بڕواتان بێ بە هەمان شێوەیە هیچ جیاوازی نییە، باڵندە سروشتی خۆی وایە بەرگەی پلەی گەرمای بەرز ئەگرێ و بەرگەی پلەی گەرمای نزم ئەگرێ. لە سروشتیشە لاوازەکان ئەوەی کە بەرگەی ئەم پلەی گەرمایە ناگرن کە زۆر کە من ناتوانن بژین، ئەبن زوو ئەبن بەنێ چیر بۆ ئەوەی با بڵین چ باڵندە بێت چی گیان لەبەر بێ ئەخورێ، لەبەرەوەی ئەو باڵندە لاوازانش تەمەنیان کورتە یاخود ناتوان بچنە قۆناغەکانی تری ژیانیەوە، چ زاوزێ بێت چ با بڵین ئەوی کە بێت ناتوانێت بەردەوام بێ و هەمیشە کێشەیە بێت. ئەمە هاوسەنگی سروشتە و تکاکەین لە هەر بەڕێزێکە باڵندەی هەیە، چ ماڵیە چ با بڵین بۆ بەرهەم ئەیێنێ. باڵندەکانتان واز دەبێنن بە شێوەیەکی سروشتی، پلەی گەرمای سروشتی، ڕووناکی سروشتی. ئەو کاتە باڵندەکانتان هەم سوودیشی لێ ببینن، هەم بەرگریان بەهێزترە بێت، هەم زیاتریش بەرهەمی لێ ئەگرن و بەرهەمی باشیش ئەگرن لە کاتی زاوزەیە.
زۆر باشە کاک سۆران لە کۆتایی یا پێمان بڵێ ناوی چەند جۆرێک باڵندەمان پێ بڵێ و هاوڵاتیان زیاتر کام جۆرە لە باڵندە ئەکردنەوەی بنەوە بۆ ماڵەکانی خۆیان بەخێوێکن. کوردستان ئێستا بە خۆشحاڵیەوە بەهۆی بەرزبوونەوەی وشیاری تاکی کۆمەڵگا خێزانەکان ئێستا بۆ مناڵەکانیان وەکو هاودەنگیەک وەکو هاوڕێیەک وەک ئەوەی کە مناڵەکانیان ئاشنا بن بە سروشت و باڵندەیەکی زۆر ماڵی بەخێو ئەکرێت کە ئەوەشی زیاترێکە دەن و قەوسەکانن ئەوانیش لەبەر ئەوەی کە فێری قسە ئەبن یاخود لاسایی قسە ئەکەنەوە هەنێکیان لە دەن و قەوسەکانی تر لە بادجیەوە کە پێوترێت تێرەحوب لە کوردستان غەندورە کۆکتێلە هەموو جۆرەکانی تووتی لە کوردستانە با بڵین داخوازی لەسرە و خێزانەکان ڕای ئەگرن کە ئەمەش مانای ئەوەیە کە تاکی کۆمەلگای کورد ئێستا بەڕاستی وشیارە بەوەی کە ئەزانێت کە باڵندە هەمیشە هاوڕێیەکی دڵسۆزی هاوڕێیەکی بەسۆزە بۆ مرۆڤەکان بە تایبەتی مناڵ و گەنجەکان. باشە کاک سۆران ماڵێکی زۆر کە خۆت خەریکی باڵندەیت و لەگەڵیانە هاوڕێیت لە ڕووی دەرونیەوە هەست بە بابەتێکی بجیاواز دەکەی لەگەڵ باڵندەکاندا؟ بەڵێ بە دڵنیاییەوە مامەڵەکردن لەگەڵ باڵندەیە لەبەر ئەوەی کە با بڵێن گیان لەبەرێکە کە تۆ ڕاستەوخۆ بەرکەوتنی هەیە لەگەڵەیە دڵنیا بە کە ئەوەی باڵندە بەخێوەکە لەوانەیە گوێی لە ئێمە بێ و ئەوانەشی کە بەخێویان نەکردووە لەوانەیە پێیان سەیر بێت بۆ نمونە زۆر کەسەیە ئارەزووی گوڵ و با بڵێنی وایە هی ماسی هەیە یاخود باخچە و ئەوەی هەیە بەڵام ئێمە لەگەڵ باڵندە بە ڕاستەوخۆ بەرلێکەوتنمانەیە ینی بەرکەوتنمانەیە با بڵین بە پەیوەندیەک دروستە بێت کە بۆ دەروون کە بۆ بەهێزکردنی بە تایبەتی بۆ گەنج و مناڵ کارکتەری مناڵ بەهێزکردنی متمانەی مناڵ بەخۆی چونکە باڵندەش چەند تۆ با بڵین لەگەڵ یا خەریک بیت یاخود پەیوەندی لەگەڵا دروستکەی ئەویش بە هەمان شێوە پەیوەندی و لەگەڵا دروست دەکاتەوە کە بە شێوەیەک ئەبێ بە هاوڕێیەکی دڵسۆز هاوڕێیەک بە هیچ کاتێک ئازارە نایە هاوڕێیەک هەمیشە فێری خۆشەویستی دەکات فێری سەبەرگر ینی ئەوە سەبرە دەبێ فێری ئەوە کاکە تون و تیژ نەبیت فێری بەرپرسیارەتیت ئەکا کە تۆ ڕۆژانە ئەبێت ئاگاو لەم باڵندەیە بێ و ئەبێت چاودێری کەی چکە هەموو شتێکی ئەو باڵندەیە ئەرکە لەسەر تۆ و تۆ چەند بەرامبەر باڵندەکە بکەی باڵندەکەش دوو ئەوەندە هەست و سۆزیە بێ بەرامبەر ئەو کەسەی کە بەخێویەکە. دەستخۆش بێت زۆر سپاس بۆ سۆران جەمال شارەزای بەخێوکردنی باڵندە کە لەگەڵمان بوویت. سپاس بۆ زانینەکانت. سپاس دەکەین.